باش بیرامتی توک و ادریس پیدا بی لبارزال گند بارزای پیدا بی هنگی بحث و قصه زور دعایه یا قوت بی که امام ملا مصطفی دی چیده بغداد هنگی ادریس پیدا بی کاک ئیدریس لە ئاداری ساڵی 1940 لەدایک دەبێت ناوچەی بارزان لەژێر بردومانی ڕژێمی پاشایەتی چونکە ئەو کاتە شۆڕشی دووەمی بارزان کە بە شۆڕشی 43 و 45 بارزان دەناسرێت لە مێژوودا ئەو لەدایک بوو هەموو ئەو ئەحداسانە و هەموو ئەو باگراوندەی تەریقەت و ڕێبازی بارزان لەو کەسایەتێدا کۆبووەتەوە. ئیدریس لە هەفتی ئاداری 44 لەدایک بووە. ساڵێک پاشەوەی ئیدریس یعنی تەمەنی دەبێتە ساڵێک و نابێت شەڕ دەست پێ دەکاتەوە. لەو بارودۆخە ئیتر پەنا دەبێنە بە ڕۆژهەڵاتی کوردستان و لەلایەن قازی محەممەدەوە و پێشوازیان لێ دەکرێت. نبیا سالکا تمام بیا 11 حیف جمهوریت آمه ماشاءالله یا بشوقم شبکی معلومه ولی هاد گوتن بارکنو دیکی وچین گوتی بوشنوی وقتی همچین بوشنوی گوتن تیک چو کمار تیک چو دوای ڕوخانی کۆماری کوردستان لە هەفتەی یەکەمی 1946 ئیتر بارودۆخەکە تێک دەچێت پاشەوەی جەنابی بارزانی سەردانێکی تارانیش دەکات چاوی بە شای ئێران دەکەوێت و ناگەنە ڕێککەوتن ئیتر وا لێدە هەندێک شەڕ دەکرێت لەگەڵ سوپای ئێرانی. پاشی ئەوەی کەم مەجبور دەبین بگەڕێنەوە بۆ عێراق یعنی زۆر حاڵی ملەتی بارزان خراپ دەبیتن یعنی ئەوەندە خراپ دەبیتن تووشی تیفۆ دەبن ینی هەسپێ دەکەویتە ناو خەڵکی برسیاتی دەبیتن یعنی وای لێ دێتن هەموو ڕۆژێ دەچن 5-6 قبر دەکۆڵن بزن سبێ کێ دەمریتن. بیرا من تێت لەوێرێش کو ئەم گەشتی نەسیمە دیانە وەکوت بن عەردەکە ڤیدیۆمایە منێ دیتیەوە سەری گیرکێکیە بەلێ ناوپانە ویگۆڤی بەراو دەشتە بە سیمە دو دەرێک بی دەرکێک ڤلای بی ئیک ڤلای بی پۆلیس لە بەبوون خیڤەتیش لە دەرێ بیرا من تێ ئەم برینە ناو سیمەی بەس ماڵە خوددانە نە ئەول بەدەرکێ لەوێرێ بی پاشێنگی بیرا من تێت ڕۆژا پاشتر گو قایدەیە گوتە شێخ ئەحمەد دیگە خزمەت خۆ بێنە بن خیڤەتێ بژە ئەمیش دێ بۆ بێت خۆ چوو ئەوجا ئەو وەختی لەوێن دەرێ بنەماڵی بارزان جوایز دەکەنەوە دەڵێن دەبی ئەوانە لەناو ئەو مەلەتەی نەبن هەموو زەڕیەتی شێخ محەممەدی ئەوانە هەمومان جوایز دەکرێنەوە دەڵێن دەبی نەپیک بکرێن بۆ کەربەلای ئەوانی گەورەشی پێش وەختی شێخ ئەحمەدە و محەممەد سدیقە و سادقە و عەبەیدوڵڵا و محەممەد شێخ محەممەد خالد و جەمال و ئەوانە هەموویان بۆ ئیعدامی دەنێرن بۆ بەسڕایە. کەربەلاش بیرا من تێت فەلەکێک لەوێری هەبی بیرا من باش تێت سەنویسی بی ئەلمەدرەسە الفەیسەلیە یا دو تەبەق بی ئەم برینەت وێرێدا پۆلیسیش هەفت ئینانە بەدەرکێ ڕئیس عەرەفای واشتە گوتی عەریف سەلمان ئەویش شەو و ڕۆژ حەرەز بن وێرێ دەرکێش لەسەر بەقەبات کرد. کەسێکە بۆ ناوێ مستەفا عەبدوڵڵا مستەفا عەبدوڵڵا ئەمە وەکو بڵێ ڕاستپاردەیەکی جەنابی بارزانیە بە ئەو کەوا زۆر ئاگداری منداڵەکانی بێ زۆر ئاگداری خانەوادەکەی بێ بەگشتی لەوێ دەوری باپیرم ئەوە بوو کەمەلە مستەفا بانگی دەکەوە پێی دەڵێ مستەفا ئەتوو بە هیچ شێوەیەک نابێ لەگەڵە من بێ عائیلەم دەگەڕێتەوە بارزان و ئەو عائیلەی من ئەمانەت بێ لە دەستی تو و جەنابەت سەرپەرستی عائیلەی من دەکەی. زمنی ئەوەش مەلە مستەفا ئەوە بە باپیرم دەڵێ کە باپیرم بەخۆی بۆ ئێمە گەڕێتەوە ئەلێ ئیدریس وەکو ئەمانەتێکی گەورە لە دەستت بێ. بەلێ هەندی مستەفا عەبدوڵڵای ئاکرەیی بی ئەو دیگە ماڵۆ مەلە مستەفایدا ئەوە دەرس نیشا ئیدریست دا. وەکە باسی ئیدریسی دەکرد دەیگوت ئیدریس شەخسێک بوو هەر لە کچکاتیوە خۆی پیشانەدا کە کەسێکی گەورەیە زۆر مولتەزم بوو زۆر عاقل بوو زۆر بە ئەخلاق بوو.
لە کەربالا ئەوە بوو ماڵ و خێزان داوایان کرد چونکە گەورەکانی ئەوانەی مابوون لە بەسرا سجن بوون محکوم بوون بە ئیعدام خێزانەکان داوایان کرد یان ئێمە ببەنە بەسرا یان ئەوان بین لە کەربالا ئەوە بوو حکومەتی ئەو سەردەمەی عێراق موافقەتی کرد ئێمە هەمومان وەکو خێزان ئێمەیان بردە بەسرا شوێن باسڕۆ خەڵکێکی باکیری حێقدا و شتێوانێکی نابێ ینی زۆر پارەق بین دنیا و دیتی دەربین خەڵکی باسڕۆ بۆشتر بین تەگیالمە نەخس خەڵک جەمە دەبنی بە ئۆنجلکت کوردی هەڵ بۆ چوە ناتگوتی کوردی شتێوە ناتگوتێ تیس پێ ناتکرد پاشان بڕیاری ئەوە درا بگوازرێنەوە بۆ بەغدا و ئەوە گوازراینەوە بۆ بەغدا کاکی دریس و لەگەڵ دایکی و ئەوانە کە دێتەوە بەغدا هێشتا ئیبتیدایی تەواو نەکردووە لە قوتابخانەی مەخزومیە لە عەزەمێ دەخوێنێت دواتر دەچێتە قوتابخانەی غەربیە. زۆر جار مامۆستا دەیگوت ئەمە زمانی دایکی عەرەبی نییە قسەی پێدەگوتن قوتابی عەرەبیان بە ئیدریسی دەشکاندەوە ئیدریسی ڕەحمەتی من و کاک مەسعود لە شوعبەیەکا بووین کاکە دەیسەر شوعبەیەکی تر بوو مامۆستایەکی عەرەبیمان هەبوو سوالێکی کاک مەسعود پرسی جوابی هەیەەوە بە عەرەبی وتی ئەحسەنت بەسەک واحد ئەحسەن منەک واحد یەکێک هەیە لە تۆ باشتر کە لە شوعبەکەی ترە ناوی ئیدریسە وتی ئەوە برامە وتی ڕاست ناکەی وتی وا برامە ئەوە هاتینا قۆناغی ئەوەی شۆڕش بوو چواردەی تەمموز بارزانی هاتەوە بارزانی لەوێ تەشخیسی منداڵەکانی خۆی کرد هەڵی سەنگاندن مەجای پێدان ئەمە بۆ مێژوو دەڵێم لە هەڵبژاردنی کە بە کەڵکی خۆی و ملەتەکەی و نەتەوەکەی بێتن هەڵسەنگاندنی بارزانی نەمر من شخصی خۆم لەوێ هەستم پێی کرد ئیدریسی هەڵبژارد کاک مەسعودی هەڵبژارد تر لەوێ ئیدریس وەکو بڵێ بەردەوامی بە خوێندن دەدا تا ئەوەی دەبێتە پۆلی سێی ناوەندی بەڵام پۆلی سێی ناوەندی ناخوێنێت بۆی ئەو ڕووداوانەی کەوە لە ساڵی 61 ڕوودەدا و شۆڕشی ئەیلولی لێ پەیدا دەبێت. کاکە دریس لە بدایەتی شۆڕشە وەک جگای متمانەی مەلا مستەفای بەرزان سەرۆکی نەمری کورد کاروباری عەشرەت و ماڵەوەی پێسپارد بوو. کاک ئیدریسی ڕەحمەتی باری گەلێک قورس بوو گەلێک بە گەنجایەتی خۆی اینجا بووە 16 و 17 ساڵی لە 61 لە مانجی ئەیلول شۆڕش هەرچیشسە لە مانجی 12 حەدەسێکمان هەیە عەلی مستەفا دۆلەمەری هەیە خەڵکی لێلۆکەیە و کاتە ماڵی لە هەولێر دەبێت خێزانەکەشی کەسێکی بەڕەگەز ڕووسیا لەیلە بیۆک ئەمە باز دەکات دەڵێت شەوێک پیاوەکەم هاتووە مەبەستی عەلی مستەفایە دەڵێ وتیت هەندێک پارە و هەندێک ئەوراقمان هەیە دەبێت کاک ئیدریس خەبەری ناردی دەبێت بۆی ببین کە دەبا پێی دەڵێ ئەمە پێویستمان بە چ بوو ئەو تو ئەوت لە بۆ هیناینە ئەوەی دەستخۆشێکی زۆری لێ دەکات ئەوە یەکەم پێم وایە یەکەم کاری سیاسی کاک ئیدریسە لە شۆڕشی ئەیلول زێدەتر لە هەفتێ و 5 گوندێتمە حکوومەتی یەت قەسف کردی و یەت سۆتەی بۆ هیچ سەبەبەکێنە ئللا کوردت منطقێ نەبوونە بەعسی طلب لێ کرد ببنە بەعسی نەتبوونێ محافظە قەومیە خۆت کرد. لە دواییە جەنابی مەلا مستەفا بانگی کردەوە لای خۆی کە پێویستی پێ بوو لە شۆڕشە بەشداری بکە و دەورێکی دیارتری بداتێ لە شۆڕشە. ڕێکەوتنی دەی شوباتی 1964 لە پاش ئەو ڕێکەوتنە ئیتر جەنابی بارزانی
بە دوای کاگدریزدا دەنێریت لە دەوروبەری بارزانی دەبن لە دەوروبەری دەبن و ئیشوکاری مەسەرەن ئیشوکارەکانی پێڕادەسپێرن بە زیاتر کەی مەسەرەن ئیشوکارەکان دەبێتە ڕسمی تا ئەوەی لە 66 بارەگەی بارزانیدا دەمەزرێت. هەردووکیان بەیەکەوە پیانەوتم بارەگای بەرزانیان ئیشی بەرزانیانە کرد. کاک مەسعود مەسئولی پاراستن و ئیشی نەهێنی و بەعزێ قەزای تر بوو ئەوانە و ئیشی تایبەتی هەبوو یعنی کاک ئیدریسیش مەسئولی قەزای عەسکەری و پارە بوو یعنی مالی. هەردووچیان بەیەکەوە چوون لە بن یەک خێمە دانیشتن هەر کەسێک کە هات مراجعەیەکردن هەردووچیان دانیشت بوون لە بن خێمەکە و مواجهەی زەلامەکەیانە کرد سوال و جوابیان لێ کرد دوایی چیە بەدڕێیان بە فکریان ئاباتە کاک ئیدریس وەراگەورە بوو لە کاک مەسعودیە پرسەی گوت چی بکەین و چی نەکەین بە هەردووچیانەوە قەرارێکیان بەنسبەت ئەو شەخسەوەدا یعنی متساوی بوون لەوەیە بەڵام بە حکمەوەی کە براگەورە و کاک مەسعود ڕێز و احترامی کاک ئیدریسی زۆرە کرد. لە هەفتەیە کولی ڕۆژ 10 ڕۆژە زێدەتر ممکنە ئەم شوڵتەکەین مەشغولین بە مەشاکلێت ملەتی خوبە و مەشغولین بە واجباتێت خۆیت حزبی وەیەت شۆڕشش ڕۆژێت خودبە یعنی جمعەیەک و تعتیلە لنکمە ئەم تچین بۆ ڕاوێ هەندێک جارە و ممکنە بەعزە جارەش ئەو جێتکومە نەدیتەی بچین ببینین و وەکو بۆ گۆڕینە هەوای و وەختە و جەوە تقریبا ژیانەمە بشکلەیە. ئامر هێز ئامر بەتالیۆن سەرکردەکانی پێشمەرگە ئەهاتن بۆ لای چووکە و مەسئولی ئەسکەری بوو ئەهاتن بۆ لای بە لیستەیەکی زۆر گەورەوە داخوازیان هەبوو لە جەبهەی شەڕ بوون هینیان هەبوو ئەمانە پێ داویستی لۆجستی چەک و تەقەمەنی و ئەم جۆرە هینانە ئەمانە لەگەڵیاندا ئەنیش چونکە لێکی ئایەوە کە ئەو چۆن بتوانێت ئەم داخوازیە درێژەی ئەوان هەیەە کە بێگومان پێویستیان پێوێتی لەگەڵ توانای کەمی شۆڕەشا لێکی باتەوە ڕێکی بخا کە بگونجێ لەگەڵ یەکە. جا ئیدریس وەکو دەڵێن نزیکەی 99 لە سەتی نهێنیەکانی شۆڕەشی لەلا بوو چونکە ئەو سەرۆکاری لەگەڵ ورد و درشتی هەموو ئەو شتانە هەبوو کە بارزانی پێدەسپارد. کاک ئیدریس لە تەمەنی 21 ساڵیدا سەرپەرشتری یەک لە گەورەترین شەڕەکانی کوردستانە کە هەندرێن و زۆزە بووینە ئەو سەردەمی لە 21 ساڵی ئەتۆ بتوانانی جەنابی بارزانی ئەعتیمادی وای بخاتە سەرێک کە بێت سەرپەرشتی ئەو شەڕی بکات وە دەستکەوتێک بەدەست بینێ کە بەڕاستی تا ئێستاش تاریخ سەرکەوتنەکان لە ڕۆژ بە ڕۆژ بنوێ کاتەوە تا ئێستاش دژمنانی کورد باوەڕیان وانەیە کە هەندرێن شەڕێکە بەتەنیا کورد کردوێتی. شەڕی هەندرێن وەرچەرخانێکی گەورەیە لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە باشووری کوردستان و بزوتنەوەی چەکداری شۆڕشی ئەیلوولدا. یەکی ئایاری 1966 بەهۆی ئەوەی کەەوە ملازم ڕاست هەبووە لە ڕێزەکانی حزبی شوعی کەسێکی با ڕگەس عەرەب بووە لەوێ زەماوەند دەبێت زەماوەندی ملازم ڕاست دەبێت جۆرێک لە کەم تەرخەمیە نازانم چیە لە پێشمەرگەکان وەکو دەڕێ هاتوونەتە خوارێ ئیدی ئەوە حکوومەت بە فرسەت دەزانێت و یعنی بەشێکی چیای هەندرێن دەست بەسەردا دەگرێت. بۆ ئەوە نەبوو تەنها چیای هەندرێن و چیای زۆزک بگرن ئەوان ئەو لەشکرە و ئەو سوپایە و ئەو چەکدارانەی کە سەر بە ڕژێم بوون ئەو کاتی هەروەها ئەو ماشینە زەنجیە قورسەی وەکو لە فرۆکە و دەبابە ئامادەیان کردبوو وەکو شەڕی دەوڵەتێکی بۆیان ئامادە کردبوو. ئەنی مختل ناوپردان بووین شەڕەکە شەڕێکی مهم بوو چونکە حکوومەت شاخ هێندرین گرت بوو ئەبوو لێ بسێننەوە ئەیتر ئەوە بوو کاک ئیدریس بەعتیبار مەسئول عەسکەریە سەرپەرشتیە کرد. لە شەڕی هەندرێن کاک ئیدریس دێتە شوێنێکی کە
3 بۆ 5 کیلۆمەتر لە هەندرێن و لە زۆزک دوورە هاتنی کاکدیسی بۆ منتیقەی بۆ کۆسپێسپی مووقعی ئیشرافە لەسەر هەردوو بەری هەندرێن و زۆزک شتێکی گرنگ بوو بڕیارەکی زۆر زیرەکانی جەنابی سەرۆک بارزانی بوو لە دروستکردنی ئەو قیادە مەیدانی لەوێەوە. بارزانی بعد دوای ئەوەی کە پلانەکەم بۆ بارزانی باس کرد گەشایەوە گوتی خوا بتپارێزێت گوتی ئیدریس لێرەوە پردێک دەکەیت تاوەکو هەندرێن چیان لە تەقەمەنی و کەرستە و خواردن پێویستە پێیان دەگەێنیت گوتی بەڵێ ئەزبەنی هەرواش دەرچوو ئیدریس کەم تەرخەمی نەکرد و پردێکی لە پێداویستەکان دروست کرد تەنانەت ڕەشماڵەکانیشی بۆ سەرەوە بۆ ناردین چونکە ناوچەیەکی سار بوو لە زستان و هاوین بەفری تێدایە ئیدریس سەرپەرشتیاری زۆزکیش بوو سەرپەرشتیاری گەروی عومەراغاش بوو گەروی عومەراغا شەڕێکی تێدا بوو شەڕەکە گەیشتە بەکارهێنانی چەکی سپیش لەبارەی زۆزک ئەوە 3 لە سەرچواری بەدەستی حکومەتەوە بوو تەنها لووتکەکەی نەبێت لە ڕۆژی 12 مانگ یعنی نزیکەی دوای 10 ڕۆژ توانرا سەرکەوتنێکی زۆر گەورە لە شەڕی هەندرێن بەدەست بێن. لە دوای سەرکەوتنەکەی هەندرێن هەموو کەلوپەلەکانی لیوای 4 بە تەواوەتی کەوتنە دەست ئێمە لە نەویاندا کەلوپەلی پزیشکی چەک چەندین شتی دیکە لەگەڵ ژمارەیەک دیل کە هەمویانمان دابەزاند بۆ لای کاک ئیدریس کە سەرپەرشتیاری هەمووان بوو بەکردار سەرکەوتنەکەی هەندرێن هەموو شتێکی گۆڕی و ڕۆژی سێەم شاندێکی دانوستاندن کار هاتن و دواتر عەبدوڕەحمان عارف خۆشی هات. کە ئەو سەرکەوت نەبوو لە هەندرێن یەکسەر عەبدوڕەحمان بەزازە و کاتە سەرۆک وەزیران بوو هاتە سەر تەلەڤیزیۆن وتی ئێمە لەگەڵ هەر کەسێ ڕێکەوین تا پێشمەرگەیەکی ژمابێ لە شاخ ئەم کێشەیە هەر ئەمێنێ ئیتر ئەوە بوو لەگەڵ جنابی بارزانی کەوتنە گفتوگۆ. لە دوای ئەو سەرکەوتنانە عەبدوڕەحمان بەزاز بەیانی 29 حوزەیرانی دەرهێنا کە زۆر لە بەیانی مفاوزاتی 64 زۆرتر شتی تێدا بۆ بۆ قەزیای کوردی. کە مفاوزات دەستی پێکردەوە لە ئەنجامی ئەو شکستانی کە جەیشی عێراقی دووچاری هات لەگەڵ هێزەکانی شۆڕشی ئەیلول بۆیە دەبینین ئەو ڕێکەوتنەی لێکەوتەوە کە لە 11 ئاداری 1970 کە بە زیاتر لە مێژوودا بە بەیان ناسرایە بەڵام خۆی ڕێکەوتنێکە لە نێوان شۆڕشی کوردستان و حکوومەتی عێراقی کە ئەمە دیکۆمنتێکی گەورەیە کە بۆ یەکەم جارە لە دوای دەستوری کاتی ساڵی 1958 ڕژێمی عێراقی دام بە مافەکانی نێتەوەی کووردا دەنێت و قۆناغێکی نوێ دەست پێ دەکات لە بزوتنەوە ڕزگاری خوازی کوردی. لە هەفتە لایەنە سیاسیەکەی بە تەواوی بەدەردەکەوێت بە تەواوی بەدەردەکەوێت و بە بەشداربوون لە گفتوگۆکانی ڕێکەوتنی مێژووی 11 ئادار 1970 کە 6 مانگ دەخایانە 3 مانجی نهێنی و 3 مانجی ئاشکرا. جاری ئێمە ئاچوون جارێوانە هاتن بەو شێوەیە جاری وا هەبوو تەمان کاتەنەوە پردان بەڵام سووا خۆی حازرە بوو سەرۆکی هەموو ئیشەکان بوو بەڵام کە ئەچوینە بەغا جاری وا کەشتی زۆر گرنگ وایە کاگیریش و کاگمەسۆیش هاتن لەگەڵمان ژۆکو وەفد بوون ینی بە یەکەوە بووین و ئەوانیش لەگەڵ ئێمە دەوریانە دی و مشاوەرەمان لەسەر هەموو شتێک کرد بە یەکەوە و تەمبوونی ئەوانیش گرنگ بوو چونکە کوڕی مەلا مستەفان کە حکوومەتیش مەبەستی بوو لەگەڵ مەلا مستەفا پەیوەندی هەبێ. کاک ئیدریس عضوێکی فعالی وەفدی مفاوز بووە لە بەغا ئەو وەفدەی کە بە نەتیجە گەیشتە ڕێکەوتنامەی ئازار کە تا ئەو لەحزەیە تا ئەو مێژووە گەورەترین دەستکەوت بوو کە بەدەستی ملەتی کورد هات. هي في صميم الود والإعجاب
ئەعلانەکە بۆ ئێوارەکەی ڕۆژی 11 لە ئیزاع و تەلەڤیزیۆن ئەحمەد حەسەن بەکر بەیانەکە خوێنەوە منیش بەرقی مەلامسوام خوێن ئەتیبار سەرۆک وەفدم ڕۆژی دووەمیش کە چوون بۆ ساحەی تەحریر ئەو احتیفالات و شتوانە بوو ئەحمەد حەسەن بەکر قسەی کرد منیش قسەم کرد بەڵام لە پاشەوە بۆ ئەحمەد حەسەن بەکر تەوان لای مەبەست بوو ئەو سەدام دەستی کاک ئیدریس و کاک مەسعود بەرزکەنەوە بۆی ئەوانە کوڕی مەلامسوان تەوان زیاتر بۆ ئیبراز یعنی بۆی بڵێنەوە مەلامسە باش لەگەڵمانەوە هاوکارە و ئاوایانی بەو شێوەیە اتفاقیەی مێژوویەی 11 ئازار ئەوەل جار بوو یەکێک لە کوڕەکانی بارزانی نەمر بێتە ناوچەی بادینان سەردانێکی مێژووی کرد بوو مووسڵ بوو شنگار بوو دهۆک بوو ئامێدی بوو زاخۆ بوو ئاکرێ بوو شێخان تقریبا جەماوەر ئەو وەختە ئەوەندە تێنی بوو کە ببینیت مؤتەمەری هەشت کە لە دوای ڕێککەوتنی 11 ئازار بوو کاک ئیدریس موازنەی مؤتەمەری ڕاگرتەوە بە شێوەیەک لە شێوەکان لەولەبی حرەکەی کۆنگرەکەش بوو ویجالوێری بیرامنتێت ئەدریس دگە مەسعودە هەردوو کردنە عزوێت لجنە مرکزی هەمیاش بالإجماع يعني ڕەئی داک و باعتبار دەست و پێ تنگونە و هار و کارێ تنگونە حقیقەتیشدا هەردوو پێک بە زۆر وەکو گوتت نەشید بوین و هار و کاریە بابێ خود کرد وەکو دەستی ڕاستێ بوو لە یادداشتەکانی حەردان تکریتی کە باسی ڕێککەوتنی ئاداری ساڵی هەفتا دەکات دەرێ ئەمە بە شێوەیەکی تاکتیکی ئەوماکردی هەتاکو دەتوانین خۆمان بگرینەوە و پشتگیریەکی زیاتر پیدا بکەین و زیاتر لە ڕووی سەربازیەوە خۆمان ڕێک بخەینەوە و پاشگەوە فعلەن ئەوەشیان کرد یانی یانە 11 ئازاری وەختێک و هاتی ئیمزاکردن مەلە مستەفای ئیمزا کرد بە نیەتەکە پاکێش وەختێک و لە مووسڵ لە مەقەڕێمەدای پاش هەیڤەک و تشتەکە لە پاش تەوقیع بەیانە 11 ئازار تو وەختدامە شعورە هەندێک کرد و لازمە ئەم حەزەرێ وەربگرین و هشیار بین لە دەستی حکوومەت هەندێک حەدەسمان هەیە لەو حەدەسانەکەەوە لە مانجی شش لەسەر هەفتی 1970 هەوڵی تیرۆرکردنی کاگدری زەدەن لە بەغدا و ڕاستیش بێ ئەو هەشیاریامە شتێکی ڕاست بوو و تەشخیصەکە درست بوو و آخر تشتیش ئەوە بوو و ئەم چوین بۆ بەغدا کودا پیرۆزباییە لە ڕئیس جمهورە و لە حکوومەتێ بکەین بە مناسبەتە عیدا ڕەمەزانێ وەختێک و ئەم چۆیاوێجی چەند برادەر تگەل مندا بوون وەکو حەمید بەرواری و کاک محەممەد عەزیز و چەند برادەرێکی دی لێرەوە من بڕقیەیەک وەرگرت و ئەس زوو بێمەوە چونکی لێرە شۆڵ بە من هەبوون وێ ڕۆژاک و من اختیار کردی بێمەوە پاش نیڤڕۆبی سەعات سێ ئەس دەرکەفتم لە بەغدا وا نەزانی و ئەس هاتی چونکی من خەبەر نەدا حکوومەتی و ئەس دچمەوە ئەس هاتم بوو کەرکووک و بێمەوە بوو هەولێر و بێمە گەڵاڵای جماعتت ميت كل ويجي ما يبوهندك وتعقيبا بعض الشولا بكن أبتكم من تجهيلاي ما بينا بشافي كل مقر تأخي تاتنا بأوتيلي حكومة جماعتك درست كرن لأمني ريكا وان قرتو بشاف ساعة 12 تقريبا 12 بو دانا برقولا وكاك حميد برواري بريندار بو حتى أفروش يمشلولة ويدرسني دوای چەند جار مەسەلەن سەردانیکردنی کاگدریز بۆ ئێران دیتنی بەرپرسانی ئێرانی و داواکردنی لێ ئەوەیکەوە دەبێت ئەمریکا بێتە سەرهێڵ ئەمریکا یارمەتیمان بدات ساڵی 72 سەفەرێکی گرنگی ئەو جەنابی دکتۆر مەحموود عوسمانی یان کرد بۆ ئەمریکا لەوێ زۆر شت لەسەر بینا کرا من و کاگدریز چووین کە چوین لەوێ طبعاً پەیوەندیەکان هەمووی لەگەڵ CIA و
خارجیە و دیفاعی شتیا بوو بەڵام نەهێنی بوو زۆر نەهێنیەکی بێقەید و شەرت طبعاً ئەیتر دەستی پێکرد ئەو 20 ساڵە نەهێنیە من نوێنەری شۆڕش بوو لە 65 من نوێنەری شۆڕش بوو تا 73 تەبی ئەوان هاتن من ئاگاداری ئەمە نیم خۆ دەزانی ئەمە بە شێوەیەکی زۆر نهێنی لە تاران کیسینگەر هاتبووەوە دێن بۆ ئەوێ لەوێ کە لەگەڵیاندا ئەنێشن لەگەڵ هێڵمز و چێ و چێ و چێوانەی حکوومەتی ئەمریکی بۆ ئەوەی بۆ ئەو مۆزوع قسەیان لەگەڵ بکەن یەکێ لە مەرجە سەرچیەکانیان نهێنی پارێزی بوو ئەساس بوو بۆ ئەو پەیوەندیەکانی پاش دروست بوو یان پاش خیانەتی اتفاقیەی جەزائر ئەمە ماوە وەکو جەکێک ئێمە بەکارمانەینا دژی ئەمریکا و ئیدارەی ئەمریکی و کە چۆن واستان لە دۆستەکان و حەلیفەکانتان ئینا ڕاستە تەمەنی زۆر گەنج بوو بەڵام خبرەیەک و ئەزمونێکی یەکجار زۆری هەبوو تۆ لەگەڵ مەلا مستەفا بیت و هەموو ئەو شتانە ببینیت و وەفدی جیاواز و مفاوەزات لەگەڵ حکوومەتی عێراقا و لەگەڵ سەدداما و لەگەڵ ئەحمەد حەسێن بەکرا هەمووی تایە بیت. حکوومەتی عێراقی دوای ئەوەی خۆی زۆر بەهێز کردەوە و لە ڕووی توانە سەربازیەکانیەوە لە ڕووی هەندێک پشتگیری پەیداکردنەوە بۆیە دەبین ئۆتۆنۆمیەکی شێوازێکی زۆر کەمتر لەوەی کە لە یازدەی ئادار بە تایبەتی ئەو مەسەلانەی پەیوەندیان بە ناوچەکانی کەرکووک و هەبوو و لەوە پاشگەز بووەوە بۆیە بڕیاریدا کە حکوومەتی عراقی ئەوەی مەبەستە بە ئێوەش ئەگەر ڕاستی دەبن ئەگەر نا شەڕ دەست پێ دەکاتەوە. علاقاتت مەتگەل حکوومەتە عێراقی vێگاوێت باش نینە چونکی بڕاستی بەیانە 11 ئازارێ چەند شتێکت ئەساسیەت تێدا نەهاتنە چارەسەرکردن. تحديد منطقة كردي هتا فيغا في نهاتيا كرن إحصاء نهاتا كرن وصيغة حكم ذاتي كلازم أبو ملتي كرد بيت تطبيق كرن هتا فيغا في تقال حكومة عراقي أم نقاشتين نتيجة أذانا تشتت أساسية كملتي كرد سعيت كاتن كو بخو جيب جيبك حتى أوش نهينا كرن تشتكي معلومة كو علاقات باشنينا ودبيجنش حوار يا هيتنا بين ممثلة حركة كردي شورشي وحزبات قال حكومتي أما حتى فيغا تشتكي إيجابية وتصور بكين دي معالجة مشاكلات مكة أم نابيني تا تقينا آداري حفتاوتار آداري حفتاوتار هشتي سي سفري بغداد دكات بيواري شانديك طبعا أو سلوكيات شاندك دكات لقال صدام حسين دادني شيت آخر محاولة بارزاني نمركر كشري 74 نبید تکلیف ادریسیان کرد بجتا بغدا و صدام ببینید بیرم دیتوا وقتا مالیان همویان خریق بو تعزیه دابنین که ادریس ناگریتوا یعنی لدستی او و قصه کی مشهوری هیا صدام قلت باوکت بله که من مجبور اکم که واز لبشک عراق ببینم باتی همو ولات العراق بباريس مقصد تنازل بو إيران كاد بو شط العرب كاد أويش بو سببي همو كوارثات العراق بيداش جواب دانا وكي كاغدريسي معروفة تسي بي دلي وا باشا وا شايستترا تو تنازل بو ملتي خود بكي تنازل بو ملتي خود بكي نقل بو خلقشي بيقانا اگر بيكي تو متمانة لدز ديلناو ملتكي خود بۆیە باشە نەکەیت و بە بڕیارەکاندا بچیەوە هیچ مفاوەزاتێک نەبەدزینە بەعەلەنی نییە لەگەڵ حکوومەتی عێراق و لەم کاتەدا من تەسەوور ناکەم کە بتوانین مفاوەزات شەشی ئازاری 75 لەگەڵ عێراق و ئێران گەشتونە وفاڕێکەوتن لەسەرەوەی کە ئێران هیچ کە لەمڕۆ بەدواوە یارمەتی پێشمەرگە و حرەکەی کوردی نەدا. ڕۆژێک هەفتی سێ لەو نامەیەکەوە لە کتێبەکەی جەنابی سەرۆک ئاماژەی پێکرایە و نەسەکەشی بە دەستنووسدانرایە
دیارە کاگدریز بۆی باز دەکات دەڵێ بۆ بەیانی هەستام بینیم تۆپەکانی کەوا سوپای ئێرانی مەسەلەن لە ناوچەکانی حاجی ئۆمەران و ئەو ناوچەدایانە خەریکن دەیکێشنەوە دەرێ پرسیارم لە ئەفسەرەکە کرد چیەوە دەرێوەڵاوە فەرمانمان پێکراوە دەبێ ئێمە تۆپانە بچێشینەوە. دیارە جوابدانەوەیەکی زۆر جوانی جواب دەداتەوە دەڵێ زۆر باشە دەڵێ ئەگەر ئێمە نەتوانین کەرامەند وەکو دەڵێ بە کەرامەت بژین دەتوانین بردنێکی شەرەفمەندانە هەڵبژێرین. لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول باسەکە کە کاکیدریس چۆن لە جوڵەدا بووە بەبێ ئەوەی کە تەسلیم بووبی. کاکیدریس لەوێوە کە هەمیشە لەژێر چاودێریش دابی بەڵام ئیشەکەن بۆ زیندوکردنەوەی شۆڕش. کە گەیشتینە ئێران ئیدریس ڕەحمەتی پێشوازی ئەو جەماوەرەی دەکرد. هەندێکیان لەواندا بەش دەکران بۆ شارەکان هەندێکیشیان بەرەو نەغەدە و ئوردوگاکان. ئیدریس ڕەحمەتی هەر لەوێ کەسێکی دەستنیشان دەکرد کە سەرپەرشتی ئیشەکە بکە. بەسەر کەمپەکانە گەڕا یەکەیەکە خەڵکی بینی دڵی هێدانەوە هیوای بۆ دروستەکردنەوە کە شۆڕش ڕاستە تووشی نسکۆ بۆ بەزینەوە بێتەوە دروستە بێتەوە. ئەو فەرماندانەی کە لە شۆڕشی ئەیلول ئێستا لە کەمپەکانن بە ڕێگەی تایبەتی خۆی خەڵکێناردە لایەن ئەچوونە کەرەج لەوێنە لە جەوێکی زۆر نهێنی ئەیانی بینی ئێمە ئەم نخبە کەوازری پێشکەوتو لەگەل ئەم سەرکردایەتەکانی کۆن دادەنیشین چۆن ئێمە تەقیمی نسکۆی 75 بکەینەوە و لەو چاوە ئێمە زانین خلافات پەیدا دەبێت لەسەر ئەسبابی ذاتی و ئەسبابی مەوزوعی نسکۆیەکە. دەشی کۆت دەیگوت ئێمە خاوەنی نەخسەکەین هەر کەس با بڵێن مەسەرەن بڵێن بڵێ بەرزان بڵێ ئێمە مەسئولێتین سەرکردی بەرزانی ئێمە مەسئولی هەموو شتێکین نەی دەشاردەوە بە گەنجەکان دەیگوت بڵێ ئێمە وتی من ناترسێ بەڵێ ئێمە سەرکردە بوون ئێمەش بەپرسین لە سەرکەوتنەکان و لە شکستێکانیش. ئەوەی من لێم بیستووە و لە دانیشتندا باسی کردووە باسی لەوە دەکرد کە کورد دەبێت ئەوە تێبگات کە لەمەوە دووە حزبێک بە تەنیا لەوانەیە نەتوانێت نوێنەرایەتی هەموو کورت بکات بە حکمی ئەوەی کە خەڵکدا بەش بۆ بەسەر ئەفکاری جیاجیادا بۆیە دەبێت ئێمە ئەوە قبولکەین کە مەدانی سیاست مەدانێکی کراوە بێت. کۆتری ئاشتی بوو ینی پیاوی ئاشتی بوو پیاوی دووبەرێکی و هاندان و تیشکردنی ناکۆچەکان نەبوو. کاکدریس بە تەبیعەت ئینسانێکی قەومی کورد بوو وەکاڵی قەومی کورد ینی کوردی عێراق و تورکیا و ئێران و سووریای لە یەکجار نەیەکردەوە و لە ناو هەر پارچەیەکیشا هیچ کوردێکی لەوی تر جیان نەیەکردەوە و مەبەستیشی دایماوە بووە کە کوردێک پارچە بێ و یەکدەنگ بێ بزانێت چیەوێ بزانێ هەدەفی چیە مەسلحەتی چییە و چۆن بەو هەدەف و مەسلحەتە ئەگات. زۆر دەبارەی کوردستانی تاپەی نەتەوەی بوو فکرەی دامەزراندنی کۆنگەری نەتەوەی فکری ئەو بوو لە 1982 تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەو وەختە فکری ئەو بوو من لەگەلی بوون لە پەیوەندیەکان لەگەلی بوو. لە پاش 75 زۆرترین فشار لەلایەن ساواکی ئیرانیەوە بۆ لەسەر کاگدریس بووە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک ڕێی پێ نەدەن هیچ جومزۆڵێکی سیاسی بکات. من بەبیرم دێ کە یەکەم بەیانی قیادە موقەتە دەرچوو ئێمە لە هێشتا لە کەرەج بووین نوێنەری ساواک کە پەیوەندی لەگەڵ ئێمە هەبوو پیاوێک بوو ناوی ئاغای موبینی بوو بەیانەکەی قیادە موقەتەیان بیست بوو یا هێنای لەگەڵ خۆی بە تاواتی لەبیرم نییە وتی ئەوە تاوەنە بوو باسی پێیان کرد باسی پێشکەوت و خواز و تەقەدومیەت و بڵین مارکسی و لێنینی و ئەمانێتیا بوو ئیتر وەکو شتێک کە ئەهامە چۆنە بێ ئەمانەوە ئاکەن وتی ئەوەی ئێوە کردوتانە ملەتی ئێمە خۆواز نایانێ لە خەبات ملەتی ئێمە بەردەوام بێ لە خەبات و ئەم شتانش ئەبێ بەڵام ئێوە واتان لە ئێمە کردووە ئێمەتان هەمووتان هێناوەتە ئێران خەڵکی تر هەیە باوەڕی بەو مەسیرەیە هەیە و بەردەوام بنتیایە. تەوێ یەکێک لەوانەی کە ڕۆڵێکی ئەساسی هەبووە
لە دامەزرانی قیادەی موقت کۆکردنەوەی کەوادر لە مووقف نیشاندان لە دۆزینەوەی مەجال بۆ بزوتنەوەی بۆ تازەکردنەوەی بزوتنەوەی شۆڕژێری کوردستان کاکە ئیدریس بووە. پشتی هەفتێ و پێنجێ شوورە شکستی و خەلکی ما قەستۆ ئیرۆنێ کردی هەرچەندە نسبەتەوە پتر مۆنەت ملەتی دۆ نسبەتەکۆ کێم چوونە ئیرۆنێژی بەس پۆش ئەوێت چوینە ئیرۆنێک کۆدرێت مخلصێت عسکەریژی هەبوون و یە تەنزیمیژی هەبوون و گڤۆشتنێت دژمنی لە هەمی ڕەخۆ هەبوون بدۆت لە ئیرۆنێ سۆڤۆکۆ ئیرۆنی کۆکی ئیدریس شیۆت وێ فترێدۆ معنەویۆتێت ملەتی بچ پێش بەبەتن هەندێک کۆدرێت عسکەریەت بهیم ژێگرتن نهێنی بە ڤرێکردنا دەڤەرۆ لە قۆیەک وەکی ئەحمەد شەهنە بەروۆری وەکی عەریف یۆسینێ دۆسکی ژووری وەکی وەیسی بۆنی وەکی مستەفۆ نێروەی ئەڤنا بوونە پشتگیریە کوستانەدا کۆمەزن بوو تەنزیمۆتێت پۆرتی داخلی بۆژێ ڕۆدۆ و دگوندۆدۆ ینی گەرمۆتیەک بووچێکە کو پتر حەماس بووچێ بیتم شێن شولێخوا بکەن. بریارێ سەرکردایەتی پارتی ماڵێ بارزان کە کاک مەسعود لەگەڵ بارزانی بشتە دەرەوە کاک مەسعود سەرپەرشتی ڕێخستنەکانی ئۆروپا و ئەمریکا و ئەو جیانە بکات کاک ئیدریس بمینێتەوە سەرپەرشتی وەزعی پەناهەندان و قیادەی موقەتی ئیرانێ بکات. لەو بارودۆخە بتوانیت ئەو هاوکاریە پێشمەرگە بکەیت پێشمەرگە بنێری و کادر بنێری و ئەو جومجۆڵە سیاسیانە بکەیت بەڕاستی ئەگەر ئەوە ئازایەتی ئیدریس نەبێ هیچی تر نییە بۆ بە تاقی تەنیاش لە ئێران مایتەوە هەرچی سەرکردایەتی ئەندامی سەرکردایەتی کاتی هەیە هەمووی لە دەرەوە بووە یان ئەو تێ مەسەلەن لە ئەوروپا بووینە یان ئەو تێ ناوچە ئازادکراوەکان بووینەکەوە نمونێ وەکو جەوەرنامێق و کاک کەریم و ئەوانە تاکە شەخص لە ئێران مایتەوە هاوکاری پێشمەرگە و ئەوەی کردی کاک ئیدریس بوو. کۆکی ئیدریسی بڕقیەک بروسکە کوردیت بینێ بڕقیا بەس هینگێ مکۆلبێت ماپ عەرەبی بوو عەرەبی نوێسی بوو بڕقیا ڤرێکێ مۆجود بەگێ چەلی دۆف محەممەد خۆڵت بوو ساڵی پێشبەرگەکێ کەبنە ئەوی ئینۆ گوندێ بنۆڤێ تەسلیمی سۆڵح مەڵە عەلی کرد ڕەحمەت لێ بن نەمۆیە ئەوی ئینۆ دۆف شەهید عەلی تیۆیە نۆبەینۆ مۆیە و بنۆڤیە و دقێ بروسکێژی فوق العادة نوێسی بوو شوونە عەدەدی و تاریخۆوێژی دوی هەیڤۆ هەشت بوو هەفتێ و پێنجێ کو تەخویل کرد بوو بێتە ئەم هەوە تەخویل کەین بۆ نویکردنەوە تەنزیمۆتێت دووک نینەوە و سڵاو و ڕێزەرما بوو هەمی منتەسبێت پۆرتی و ئیشەڵا سەرکەتن بۆ هەرۆمە ملەتێ مایە ئەڤە بوو عاملەکێ مەزن بوو ڕێکخستنەیە ڕێکخستن بەڵاو بوو منتەقۆ بەروۆریۆ و لیۆ دەڤەرۆ دهوکی هەمچکێ و حتا میسلێژی و حتا جۆرجۆر گەهشتە بەغدۆژی پشتی ئەو مەفۆرزێت عسکەریژی هۆتین ئەو بوونە دەعمەک بووۆن بووۆن تەنزیمۆتێت دۆخلی عنی گەرمۆتی پتر بوو چێ بوو کوپشێن شولێ خۆیە دۆخلیژی بکەن. بارزانی بەر لە نەورۆز وەفاتی کرد لە بیرمە لەوێ کاک ئیدریسم لە بیرە لە کەرەج ئەو هەموو خەڵکە کۆبوونەوە ڕسمەکانم دوسێدانە هەیە هەتا حەوشەکە لە دەرەوە گرتوومە خەڵکێکی زۆر بوو کاک ئیدریسم لە بیرە یەکەمی جار بوو دیتم تۆزی ڕیشی هات بوو بەڵام زۆر پەرێشان بوو زۆر پەرێشان بوو هەر بەو زیت و وریایە دەهات و دەچوو بەڵام حاڵەتێک بوو کە دەزانی لێرە نییە مێشکی لە شوێنێکی ترە دوای کەمێتەکە بەرەوشنەوە هاتەوە ئێمە ڕۆیشتین لە ساحەکەی شن و ساحەی فوتبۆڵ هەبوو لەوێ سیارەی ئاگرکوژێنەوەیان هێنا بوو تەعان خەڵکێکی زۆر وانە ڕسمەکانم هەیە خەڵکێکی زۆر بوو لە بیرمە چوون کاک ئیدریس و کاک مەسعود و ئەوانە چوون لەسەر سیارەکە باوڵێەوەی ئاگرکوژێنەوە ڕاوەستان قسەیان دەکرد کەمەیتەکەیان هێنا من هێندێک ڕستم هەیە کە وابزانم دەبێت تاقە ڕستمی کاک ئیدریس بکە خەریکە دەگیریە لە پێش تابوتەکەدا بەرزانی جوێ جیهانێ وار کرد بەرزانی جوێ جیهانێ وار کرد جوێ جیهانێ وار کرد ئۆمیدامە تەفتی تارومار کرد سەد حەیف و مخابنەی شاهی کوردە ڕۆژێت و قەشتە دەژمە بەردا بە خاک سپاردنی جەنابی بارزانی کاتێک
بۆ ڕۆژی دواتر ویسترا قسە بکرێت کاک مەسعود هات قسەی کرد خەڵکێک هەبوو لەوێ داوایان دەکرد ئیدریس بێت قسە بکات هات گوتی کاک مەسعود ئەو قسەی کردووە لە جیاتی هەمومان قسەی کردووە پێویست ناکە قسە بکەین ئیدریسیش بۆتان دەدرێت شایە برایانی خۆشەویست ئێمە وامان اختیار کردبوو کە کاک مەسعود لە جیاتی هەموومان قسە بکات لە جیاتی هەموو بنەماڵەی ئێمە قسە بکات و هەموو مەقسەدەکەشمان ئەوە بوو ئەم چەند ڕۆژە کە ئێوەمان دیوە ئەو هەستە ئەو برایەتیە ئەوەی کە ئێوە دووتانە بۆ خاتری تەشییعی جەنازەی بارزانی و تعبیر لە شعوری ناخۆشی و حزنی خۆتان هیچ کەسێک نییە من کە بتوانم سپاستان بکەم یا تەشەکورتان بکەم ئارەزووی من ئەوەیە و ڕجای منیش لەخوا ئەوەیە کە ڕێگەیەکی باش و ڕێگەی برایەتی ڕێگەی یەکەتی ڕێگەی هاوکاری بدا بە ئێمە و ئینشاءالله لەسەر ئەو ڕێگەیە ببین بە برای یەک و بتوانین حقوقی ملەتی خۆمان و هاوکاری حقوقی هەموو ملەتێکی زەعیف بین لە دنیا حەزیش ناکەم کە ئەو قسانەی کە کاک مەسعود کردی من تکرار بکەمەوە جارێکی تر لە قوڵایی دڵمەوە لە جیاتی هەمووشمانەوە زۆر زۆر تەشەکورتانەکەین زۆر زۆر سپاستانەکەین و وا ئەزانین بارزانی قەت نەمردووە و ناشمری و عهد و پەیمانش تازاکەینەوە کە بە حەول و قووەتی خوا بە هاوکاری و دڵسۆزی ئێوە و ملەتی کورد لە هەموو شوێنێک ئیستیمرار بکەین تا مەسیرەی ئەو تەواوە بێت ئیتر خدا حافظ و خوای گەورە ئاگاداری هەموو لایەکمان بێت لە مۆتەمەرینۆ باسی مالی مال مستەفایان کرد گوتی ئێوە نسکۆیەکمان تەسلیم بە ئێمە کردووە وەڵام نەیان گوت نسکۆش گوتیان نەکسەیەک ئێمە وا شۆڕەشێکتان تەسلیم دەکەینەوە کاگەدری چۆ سەر مناسە گوتی هەموومان نەکسایەکمان تەسلیم بە ملەتی کورد کرد ملەتی کورد و کوردستانیەکان ئەمڕۆ شۆڕەشێک تەسلیم بە ئێمە دەکەن ئەگەر کاغەزی مەلا مستەفا نەبووە و کاغەزی ئێمە نەبووە و دۆستەکانی ئێمە لە کوردستانی تورکیا و سووریا و لوبنان و ئیران نەبووە ئەم شۆڕەشەی ئەوانە لەبەر ئەوە ئەوێ هەمومان احترامی ملەتی خۆیان و سوپاسی ملەتی خۆیان بکەن ئەگەر کاغەزەکانیش بخوێنینەوە دەستی کردەوە بە گوتی گیرفانەکانم پڕی کاغەزە هەمویان دەربێنم کەیفی خۆتانە خلافەکە ئاشکرا بوو لە مؤتەمەر هاتە پێش و من بەشدار بووم ئەندامی مؤتەمەر بووم کە چۆن لە نەتیجە کاکەدریس قسەی کرد کە کۆنگرە بریار ئەدات ئێوە بریار نادەن ئەندامانی کۆنگرە بە شێوەیەکی دیموکراسیانە حزبیانە هاتوونە ئەوان ئەم کۆنگرە خاوەنی بریارە نە ئێوە من ئەمە لە بیرمە ئەم قسەی ئەو حەولیان ئەدا کە ئەم دەرزە دروست بکەن جیاوازی لە بینی کاک مەسعود و کاکەدریس بکەن لەسەر ئەوەی چێ دەبێتە سەرۆک کێشە دروست ببێ یان بەڵام هەوڵەکان ئەوە بوو کە پارتی بمێنێ ڕێبازی بارزانی بمێنێ لە کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی موقت لە کۆبوونەوەکە قەرارماندا کاک مەسعود بچێت لەگەڵ خانەوادەی خۆیان کاگدریس و کاک شاه محەممەد خالید و چێ خانەوادەیان خۆیان بەهینەشیان هەیە هەیەیەکیان هەیە بچێت لەگەڵەوە هەیە دابنیشتن دوای مردنی مەلا مستەفا چیان پێ باش بوو بێ بە سەرۆکی ئێمە قوبوڵمانە هەر چێکیان بێ بەجددی کاکی مەسعود ڕێی وا بوو دەبێت کاکەدریس ببیتە سەرۆکی پارتی هەردووکیان یەک کەس بوون لە دوو قالبی جیادا بوون بەس هەردووکیان مەلا مستەفایەکیان دروست کرده بوو و هەر ئەوەش بووە بەعاسی سەرکەوتن شێوەیەک لە معاملەی برایەتی بە دەگمەن من بینیوە لە مابینی براکاندا هەبێ جەنابی کاک مەسعود ڕۆژێک وەکو ڕئیس تەعاملەی لەگەڵ ئیدریسی ناکرد
ئیدریسیش ئەوەندە ڕێزی بوو دەیگرتەوە وەکو ڕئیس حەزب تەماشای دەکرد. آخر ئەمە دلیلی پەروەردەیەکە. کاگدریز دەبێت ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی سەربازی و بەرپرسی پەیوەندی گشتیەکان. لەوێ بە شایەدی فەلەکە دینکاکەیی دەڵێت یەک لە بڕیارەکانی کۆنگرە ئەوە بووە ئەنجومەنی نیشتیمانی کوردستاندا بمەزرێت. نەک تەنها باشووری کوردستان بەڵکو هەموو پارچەکانی تری کوردستانیش ئەندامیان هەبێت لەو ئەنجومەنە. بەڵام بەداخەوە دەڵێت بەهۆی ئەو پێشاتە سیاسیانێکەوە دروست بوو زەنجی عێراق و ئیرانی بەسەردەهات ئەو شتە لە بارچوو. دەنا دەڵێت بزەبت ئەوە بیرۆکەی ئیدریس بوو. بەمەی گوت 100 نەفەری دەوەن لەبەر ئەوەش گوتی دەتان نێرم چونکە سەدام حوسێن گوتیتی ئاوێ دیزلە و فورات لە ماڵێ بارزان حرامە. جوابێ سەدامی دەدەنەوە. دەچن زەربەشی وە تۆ دادەنێن پشتی دیراسە و تاکتیک و پلان زەربەشی وە تۆ دادەنێن کە بەغدا پێ بەهەژێ. هەرچی خەباتێکی نەتەوایەتی هەبا ئیدریسی ڕەحمەتی دەیویست ئەگەر بتوانێت کۆمەکیان بکاتەوە، ئەگەر بتوانێت ڕێنەماییان بکاتەوە، ئەگەر بتوانێت مەسەرەن دڵنەوەییان بکاتەوە ئەگەر لێیان قەومە. دیپلۆماتێکی واقعبین بوو. ئەوە تەعامل لەگەڵ واقعەکەیە کرد چۆن هەیە وایە. و ڕأیی خۆش ئەیدا بە ڕاشکاوی کە مەسلحەتمان لەم قۆناغەدا لە چیدایە. یعنی دیپلۆماتێکی پراگماتیکی بوو. نەیە ئایدیۆلۆجی بی خاوەن هەڵوێستی سیاسی مسبق بوو کراوە بوو بە حەقیقەت. لەگەڵ شیوعی تەعاملە کرد، لەگەڵ ئیسلامی تەعاملە کرد، لەگەڵ پاسۆک تەعاملەیە کرد، لەگەڵ لایەنەکانی تر هەموو تەعاملەیە کرد. یارمەتی دەر و مەلجەئی کاژیکەکانی سلێمانی کە منبعی سلێمانی بووە بەرەحمەتی کاگدریسی نەمر بووە. اینجا بۆیە کاژیکەکان دەیگوت کاگدریس کاژیکە. پاسۆکەکان جاڵێ کاگدریس پاسۆکە. کاکدریس بە تەبیعەت وەکو کوڕی مەلەوەسفا پێشمەرگەی خۆشەویست. و ئەیزانی پێشمەرگە احتیاجاتێکی زۆری هەیە. هەر پێشمەرگەیە بەهاتایە بۆ لای هەرسێکی لێداوا بکردایە یا هەر مشکلەیەکی هەبوایە هەوڵیا بە ئەو فەرەی تواناوە بۆی چارەسەر بکە. ڕەفیق دۆست بووە. دۆست بەجێهێل نەبووە. یعنی لە تاریخی کە من لە خزمەتی داوە پێکەوە ئیشمان کردووە ئەوەی مخلص بوو بێ و ئیخلاسی لێبینی بێ پشتی گرت بێ پشتی بەرنەئەدا لە هەموو حاڵاتدا. من دیومە لە زۆر جارە وەکو پڵنگ دیفاعی لە هەڤاڵ و ڕەفیق و دەور پشتی خۆی کردووە. بەرامبەر هیچ مەسئولێکی گەورە هی ئەو دەوڵەتان لە سڵی نەکردوێتەوە ڕای خۆی وتووە. ڕۆژێ لە ڕۆژان تەنازلی نەکردووە لەسەر مەبدە و مەبدەی ئەو تەنیا و تەنیا کوردایەتی بوو. کاکیدریس وەختی داخوت هەر شرین دەبوو لە پێش عالەم. کاکیدریس ئەگە کابرا خەمەکی هندی تیای سەفینی لە ناو دڵدا بۆ وەختی داهاتە لای کاکیدریس خەمەکەی دەڕەویاوە. شرین بوو، ئاخوتنەکەی خۆش بوو، دوولێت هێرلە دەبووی، تیسانێکی حادی و لەسەرە خۆ بوو. کاکیدریس ئەگە لە ڕێگاوە چۆبانە منارێکی دیتبووە ئەگە سحافەك لەگە ئەو منداڕای قسەی کردبووە هەتاوێ دەکات داخ و کوڕی چێە نەوی چێە خەرکی چێە هێقەی بەرنەدەدا. زۆر ڕێزی لە ژن دەگرت بە گشتی، یعنی کە دەهاتە ماڵی ئێمە کە دەچۆ ماڵەکانی تر بە شێوەیەکی زۆر تایبەت یعنی حسابی دەکرد لەو نەوعانە نەبوو کە ئەوە مەجلسی پیاوانە و نابێ ژن بۆیە بەخێر هاتون و ئەحواڵ پرسینێکی گەرم و گوڕ و دائیمەن حتا دانیشتن لەگەڵیان زۆری پێخۆش بوو. دایم زۆر احتیمامی بە ئافرەتان دەدا دەیگوت ڕاستە من ئیدریسم بەڵام کەسێکم دایکم ئافرەتە خێزان و منداڵانم ئافرەتە ئەوڕۆ ئەگە من هاان دەرنەبم لە بۆ ئافرەتان پێش نەکەون چۆن دەتوانم خانەوەدە خۆشم پێش بکەوێت. ئەوە لە هەڵس و کەوتی نازدارخانی هەستم پێ دەکرد لە جێڕانەوەی هەندێک وردە ڕووداوی ڕۆژانە کە باسی دەکرد هەستم دەکرد کە ئەو دوانە زۆر هاوڕێن بەیەکەوە ڕۆژنامە دەخوێننەوە گۆڤار دەخوێننەوە متابعی ئەو دەمای زیاتر رادیۆ بۆ BBC و مۆنتکارلۆ ئەوانەیان دەکرد کە ئێمە دادەنیشتین نازدارخان دەیگوت بەیەکەوە ئەو ڕۆژێمان لێ بۆ BBC وای گوتووە
مناقشەی ئەو ڕووداوە سیاسیانەیان دەکرد ژنێکی زۆر کامل و پێگەیشتوو بوو دەرکەی کراوە بوو لە بۆ هەموو خەڵکێک بەڵێ یارمەتی دەربوو بە هەموو ناوعاچێ مادیان و معنەویان یارمەتی دەربوو بۆ هەموو خەڵکێک ممچینە ئەوەی بەخۆی بیدا باە خەڵک بەخۆی نەی استفادەی نەکرد بەیانی لەبەرەوەی خۆشەویستەکەیوی لەوەدا بوو بێ جیاوازی لەگەڵ خەڵک بوو كاك إدريس لن أحيي تدين أهل تصوف بو عقيديك زور بقوتها بو وأو نبو تنها باس بك كم باسي ذكرت بلان بيروي لي ذكرت كاك إدريس تفسير قرآني هم لبر بو كاك إدريس وقتی ئاخوتنی دەکرد ئەگە چار قسەی کردبا ئی پێنجێ ئاەتێکی قورآن یا شعرێکی شێخ ئەحمەدی جزیری بۆ دەخوندەوە هەمە شعرەکانی هێمن و هژار و شێخ ئەحمەدی جزیری و پیرەمێرد و ئەوانە هەمووی لەبەر بوون ئەو شعری عرفانی زۆری لەبەر بوو شعری بابا تاهری عریان ئەتوانم بڵێم هەمووی ینی هەر دوو مثال و میسالێکی شعرێکی لەبەردەینە ڕۆژێک لە پێکەوە لە کەرەج بەرە و ڕاژان گەڕاینەوە لەوێ دەستی بە شعر خوێندنەوە کرد بە خۆنیشەیدان تا تقریبان ڕاژان بەڵام هەموو شاعرە کلاسیکەکانی کوردی دەناسی دەیزانی ئەحمەد موختار بەگ چێیە یەک دوو کوپلەی ئەحمەد موختار بەگی ئەزبەر کردبوو دەیزانی ناڵی شعرەکانی ناڵی دەیزانی هەموو شاعرە گەورەکانی کوردی دەناسی ویژە گەلای جارە کۆڕوت نشتین معلومە کەیف بە دیوانی شعرات هات و دو پرسیۆرکێک کێدیتە دوو کە هێفتکەیە و دەمەتاڵعا کێری و ویژە بیرا من تێ گەلای جارە دەبژیت نەوایە مطرب و چەنگێ فێغان ناوێتە خەرچەنگێ وەرە ساقی حتا کەنگی نەشو ئین دڵ ژەوێ ژەنگێ ئەس دۆ بمە حەیاتا دڵ نەیا باقی بنووشین دا بمشتاقی ألا يا أيها الساقي أدير كأسا وناولا بجا على كل قصيدة يدير كيرة يدير دريجة دو باشي دسا بينا يد سعدي يد حافظ يد مولانا جلال الدين الرومي براستي كيف بيتاتو يروانيش بي كاك إدريس قلت لي قرر لبومن من خۆم جهد صرف دەکەم بە تایبەتی دەچمە لایە کە هیچ نەگەیشتونە یەک ئەو چەند ساڵە وتی ئەمە دەچم لە پێناوی دامەزراندنی ئەو بەرەیە یەکبوونی حزبە کوردستانیەکان لەو بەرەیە ئەوە بوو کاک ئیدریس کە چوو بوو گەڕاوە بە ئیجابی گەڕاوە گوتی توانیم قەنەعاتیان پێ بینم کە بەسە چیتر ناکۆچی لە مابەینی حزبە کوردستانیەکان نەمینە پێویستە ئێمە بە یەک هەدەف هەوڵدەین بەوە مافی خۆمە کاک ئیدریس هیچ ئەو جۆرە فرە حیزبی پێخۆش نەبوو و ئەو شەڕ و شۆڕەشی کە بوو هیچی پێ باش نەبوو لە 86 کە مەجال کرایەوە لەگەڵ مام جەلال دابنیشن بە نیو سەعات ئیتیفاقیان کرد مام جەلال و کاک ئیدریس لە ئوتێل بەبیرم بێ وابزانم ئوتێلی استیقلال بوو یەکیان بینی کاک ئیدریس کاک فازڵ میرانی لەگەڵا بوو ئەساسی کە بیرم مابێ منیش لەگەڵ مام جەلال بووم و لەوێ پاژ و توێژی زۆر و برایەنە کاک ئیدریس زۆر خۆش هاتە پێشەوە وتی با فڕیدون و فازڵ بچم بنووسن لە ژۆرێکی ئوتێلەکە شتێکی مختصەرێکمان نووسی شتێکی باش وەڵا گوتمان فەرمووجە وەرن ئیمزای بکەنەوە من ئەبێت تاریخ وەکو خۆی بگەڕمەوە مام جەلال گوتی ئەزبەنی بەدڵتە گوتم ئەرێوەڵا گوتی هەروە گوتی بە شەرەفم ئیمزای دەکەم نایخوێنمەوە ئیتر بۆمان برنەوە ئەوانیش بەبێ موناقەشە و ببێ شتێک ئیمزایان کرد و کاک ئیدریس یەکەم جار شەرەفی ئەوەی پێبڕا کە پاش ناکۆچی و ململانەیە لە ساڵی 1986 ڕێکەوتنێک ئیمزا بکە منی شەرەفیەوەم پێبڕا کە بەشدار بم لەوە
لمؤتمر نصرة الشعب العراقي كلمانجي دوازدي صالي 1986 بو شونه كونغريكي لا كونغريكي خواهل ناگری یکیتی و سوشیالیست و برادران و حزبانی کردی لکوبنا کان همیان گودی کاغ ادریس سخنگوی ایمه او اتوانی بناوی همو من قصب کاتوا او کلمه کی لوی خوین براستی وثیقه کی میجویه و پیشبینی زوری تدایا لبر او پیوندیکانی برحمت بیت ادریس لگل همو لایکانی اپوزیسیون عراقی او وقتا زور ایجابی بو زورش تفاعلی بو ئەم قڕکردنی بە کۆمەڵە بۆچی؟ ئایا توانیمانە بەشێک لە ڕاهەندەکانی ئەم کارەساتە بۆ ڕایگەشتی دەڕێکی بگەێنین؟ پرسیار دەکەین کوردستان داوای چی دەکات تاکو بەم چەشنە دڕندە یەقڕ بکرێت؟ ئایا لە داوای مافێکی سروشتی سادە کە مرۆڤایەتی بۆ سەرجەم گەلاندانی پێدا دەنێت زیاتری داوا کردووە؟ ئایا لەمانەوە و گزارش لە بوونی نەتەوەی خۆی زیاتری داوا کردووە؟ بگرە بزودنەوەی کوردی داواکاری سادەی هەڵگرتووە بۆ خۆ بەڕێوەبردننی کارەکانی خۆی لەو ناوچانەی زۆرینەی دانیشتوانەکەیان کوردن ئەوەش زیانێکی هەیە ئایا هەموو گەلانی ئیسلامی و گەلانی جیهان بێبەشن لەو مافەسادەیە؟ ئایا دانی بۆدا نەناوە گەلی کورد گەلێکە هاوشێوەی گەلانی دیکە؟ هەروەها گەلی کورد قسەی خۆی کردو و دەیکات بەوەی بەبرایەتی و خۆشی پێکەوە ژیانی لەگەڵ سەرجەم عێراقیەکان هەڵبژاردووە بۆ بنیادنانی داهاتوێکی باشتر بۆ هەمووان. بەشداربوون لەو کۆنگرەی مؤتەمەر نەسر الشعب العێراق کورد بە یەک دەست بەشدار بوو زۆر گرینگە پاش ئەو هەموو کوشتن و کوشتنکارە دێن لە کۆنگرەیەکی معارەزەی عێراقی کورد وەکو یەک تیم بەشداری کۆنگرەکە دەبن. ئەم ڕێککەوتنە لەگەڵ بەرەی کوردستانی لێ دەکردەوە کە کاک ئیدریس وەکو ئەو کەسایەتی گەورەی کە هەی بوو ئەندازیاری ئاشتبوونەوەی گشتی پێوە لەکێنرا وەکو نازناوێک ئەو ئەندازیاری ئاشتبوونەوەی گشتی بە ئەو بەخشتە. هەموو وەختێک من ئامادە بووم خۆم لە جێی کاک ئیدریس دابنێم لە جیاتی ئەو بم بەخوا قەدەر بەدەست مرۆڤ نییە قەدەر بەدەست خۆیە ئەگەینە اختیار بەدەست من بووە من خۆم لە جێی کاک ئیدریس داهێنا من بڕۆم کاک ئیدریس ببینی بەڵام بەدەستم نەبوو. هەموویانە وزەیان دەدایە کەوا ئەو ڕۆژەی ئەو جاری پاچی لە پێناویان بەخت کرد خەباتی لە پێناوا کرد ئەوە هاتە دی ئەوە بەشێک لە کوردستانەکەی ئازاد و ڕزگارە ئەو خەونەت کە دژمنی گەلی کورد بە خەیاڵی خاویدای هێنا بوو کە گۆیان ناهێنە بارزانی ڕۆڵەکانی ئاوی دید لەو فڵات بخۆنەوە زیندە بەچاو کرا بە کوێرای سامی ئەوان سەدان هەزار ڕۆڵەی کوردستان بە پیر بارزانی و کاک ئیدریسی ڕۆڵی دلێنەوە دێن و بە خۆشی و شادیەوە مژدەی ئەوەیان دەدەنێ بەڵێنی ئەوەیان دەدەنێ کە هەتا سەر داوەتی هێنانی هەموو ئاواتەکانیان ڕێبازەکەیان هەمیشە وەک ئەو جاردەی بەردەمی پەرلەمان پردێ خۆشەر و خەباتێری کۆن لە دەربێت. ئینسانێکی لە خۆ بردو بوو بەڕاستی یانی ئینسانێک بوو وەکو دەروێش بوو دەروێشی بچنەوەی کورد بوو هیچ شتێک مەلاحەزەم نەکرد کەوا شتێکی بۆ خۆی بوێت یعنی ئەو دەیویست یەک شتێکی دائیمەن دەگوتەوە دەیگوت دوای 75 ئەمانەتێک لەسەر ئێمە ئەو خەڵکە بینە جێگەی خۆی یعنی خەڵک کوردستان بچێت جێگەی خۆی ئەوەی لە جەنوب بکرێتەوە لە باشوور بگرێت بۆ کوردستان ئەوەی لە دەرە بگرێنە کوردستان هەر کەس ئەو جێگانە ئاوادان بکرێتەوە یعنی وەکو بڵێ ئەو ئاواتەنی لە دوای ڕاپەڕین هاتە دی ئەو ئاواتی ئەوە بوو.